سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە هاتوونەتە حاجی ئۆمەران دەواازەی سنووری لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بە دوواداچوون دەکەین لەسەر ئامادەکاریەکانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان کە لەسەر تەواوی دەواازە سنووریەکانی هەرێمی کوردستان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران گرتوویەتە بەر بابزانی تیمەکانی تەندروستی کە لێرە ئامادەن بە چ شێوەیەک مامەڵە دەکەن. ڕۆژانە چەند هاوڵاتی دانیشتوی هەرێمی کوردستان کە بە سەردان چوونەتە کۆماری ئیسلامی ئێران ڕۆژانە چەند دەگەڕێنەوە ڕێو شوێنەکانی گەڕانەوەیان سەلامەتی ئەوان و ئەو پشکنینانەی تیمەکانی تەندروستی ئەنجامی دەدات بە چ شێوەیەکە لەگەڵمان بن زانیاری دەخینەوە. هەر هاوڵاتیەک هەر کەسێک کە لە کۆماری ئیسلامی ئێرانەوە داخلی هەرێمی کوردستان بێت لە ڕێگای دەواازەی حاجی ئۆمەران لە ڕێگای ئەم دەرگایەوە دێتە ژوورەوە کە هاتە ژوورەوە یەکەم هەنگاو چێ پێشوازی لێ دەکات تیمەکانی تەندروستی ومێت دەکەین ینی هەموو لایەک سەلامەت بێ هاوڵاتیان سەلامەت بن تیمەکانی تەندروستی سەلامەت بن ئەوانەی کە لە دەرەوە دێنەوە و هاوڵاتیانەی کوردستان تەنانەت هاوڵاتیانی کۆماری ئیسلامی ئێران چکە منداڵ گەورە بچوو ژن مەترسیش لەسەر ژیانی ئێمە هەیە ئەمانە کۆمەڵێک دکتۆر لێرە پشکنینیان بۆ دەکەن سڵاوتان لێبێ ماندوو پێم بڵێ ئێوە 24 کاتژمێر لێرە دانیشتوون 24 کاتژمێر ئەنێەوە ژوورەکەمان لە پێشوازی هەست کاتی بێ سعات 2 شێژی دەبێستین و بە بەردەوامەوە پێشوازی لەو خەڵکە دەکەن کە لەم دەرگایەوە دێت بەڵارەوە ینی لە ئێرانەوە دێتە ژوور لە ئێران دێتە ژوور یەکەم کەس دەمەینە لەو لاشتی مەشتەکەمان هەیە بۆ و تانکەروانەی کە دێنە ژوورێ حین لەوێش هەمان کشەوە پشکنینیان بۆ دەکەین باشە کەوا ئێوە دکتۆر و پسپۆری تێدایە بەڵێ کاک دکتۆر دکتۆر زەنابتی زۆر باشە دکتۆر باشە پشکنینەکان چۆنە پشکنینە بەس بۆ ئامێرەیە بدایت بۆ ئامێری پشکنینی بۆ دەکەین بۆ دەرەجەی حرارەکەی بزانین بەرزیان نزمە و ئەگەر هەستمان کرد بەرزە دیسان سوالی زیاتری لێ دەکەین بزانین کۆخە و هەڵامەت و پەسی و ئەو ڕازانەی هەیە ئەگەر ئەو شتانەی هەبوو ئەمە ئەوانە زیاد دەکەینەوە حتا متابعی زیاتر و حساتی زیاتری بۆ بکەین. باشە دکتۆر تۆ پێم بڵێ ینی هەندێک جار دەگوترێت زۆر زار ینی پلەکانی گەرمی بە ئاسانی بەرز نابێتەوە چۆن دەتوانێت یەکێک بناسم نەخۆش یان نەخۆش نییە ئەمە هەموو کەسەکان هەموو ئەوەی بێرەدادێ و عزل دەکرێت و چوار ڕۆژەکەی خۆی دەبینێ نەخۆش بێ نەخۆش نەبێ بەس ئەگەر ئەمە شک گومانش گسکەشمان لێ هەبی ئەوە زیاتر پشکنینی باشە تۆ پێم بڵێ ینی لە سیمای لە دەموچاوی هیچ گۆڕانکاریەک دروست دەبێت ئەگەر ینی ئەگەر کەیسەکە ینی لە مەرحەلەکانی ینی وەزعی لە بۆ خراپبوون دەستی پێوەی دیار دەیمان دیە بێتاقەتە ینی بێتاقەتیش مەترسێکە یانی یەک لە نیشانەکانە بەخۆی تای بەرزی دەکاتە بێتاقەتی دەکات. باشە ئێستا من بەدەمام کێکم لەگەڵ دەستکێشێک مەترسی هەیە لە سەرمان ینی خەڵکێک هاوڵاتیەک یعنی ئەوان دەکا خۆم بپارێزم لە مەترسێکی وانی ئەگەر پاش ئەوانت لێ کردەوە دەستت باش شوشت و دەمچاوی خۆت باش و ناودەوە شوشت هیچ مەترسێکی وان ئەوە باشترین حالەتەوە لە هەر کەسێک نزیک بووی نابێت تۆ دەستت بێ دەستکێشبی و بێدەمام بەس مهمترین شت پاشەوەی دەستت بشۆی. باشە هیچ حالەتێکتان بینیوە گومانی لێ بکەن ئێستا هیچ حاڵەتێکمان نەبووە خۆشبەختانە نەبووە منداڵەکانیش دەپشکنن ژێن هەر کەسێک هەموو کەسەکە و بێرەدادێ ئەمە دەستان خۆش بێ ڕۆژانە چەند کەس دێت چەند کەس دێ ڕۆژانە لە ڕۆژانە ئەو ڕۆژ 23 عێراقیمانەوە کردووە جگە لە ئێرانیەکان 23 خەڵکی کوردستان بڵێ 23 کەس ژمارەکە زیاد بوو یان کەم بووە وەڵاهی کەم بووە چکە ئێستا خەڵک ناڕواتە نەخێر کەمتر دەگەڕێت دەگەڕێتەوە بڵێ ئەوانەیش دەگەڕێنەوە هەر هەمووشیان پشکنی لێ خۆعساد لێرە تێناپەڕن زۆر باشە من هەوڵ دەدەم لەگەڵ هەندێک هاوڵاتی تر قسە بکەم چونکە بەڕاستی لێرە وەکو بڵێ حالەتی تاڕە لێرە تیمەکانی تەندروستی دکتۆر کارمەندانی تەندروستی ئامێری باشەیە وانە دکتۆر باشە ئامێریت باشەیە بەرچاوڕوونی تەواو دەدات کە هەر کەسێک هەڵگری هەر ڤایرۆسێک بێت یاخود نەخۆشیەک بێت. حاجی سڵاو دەبێت تۆ بۆ عەلەیکوم سەلام ڕەحمەتوڵڵا وبەرەکاتوه. وەڵڵا ئەوە جۆرە دووەمامە چ من دەم ئیران
هو عملياتي ناچاری بوو چوونەکە هذه والله ناچاری بوو آخر سێ جارم عملی کراوە هو جاري جار. دوام هذه والله سێ جار عملی کرا سێ جار هذه والله سێ جار عملی باشە. کراوە هي سرطاني لێرە گیرەوە آخر ئەم جارە نەخۆشی شێرپەنجەی هەیە هذه والله سەرەتانە هذه والله سرطان أول كتابي شكل ديا ولا أسمع مدي سير وجدي بقى يتا دكتوري أجي نجد دكتوري ده بريت حمول شيء سێ ڕۆژکە بستە شوێنێ كتا دو كتا دف دكتور باش یەک دقیق تۆ چیتە ئێران چارەسەری أبلي ئێستا گەڕایەوە دەڵێ دەبی لە نەخۆشخانەی آخر تزاني شونا لوي بورام نبو درزي بكرم پارە لەوێ ئەرێ وڵە. یعنی لە کوردستان دەرزەکە آخر ئەرزانترە لا كردستان درزي أرزان ترى لوي ببينش ورقية ليرة أرزانة باشە بەس تۆ دەتەوێت بە سێ ڕۆژی تر أي والله بيجيني لا يدكتور. أول كتابها باشە بەڵام قانونێکەیە لە کوردستان ئەمە قانونێکە کوردستان دانانێ WHO دادەنێت دەڵێ هەر کەسێک کە پێویستی بە پشکنین بی لە وڵاتێکی وەکو ئێران وەکو چین سین بگەڕێتەوە پێویستە چاودێری بکرێت بۆ ماوەی 14 ڕۆژ أول شو درجة دمري توا ینی ماو کێشەیەوە أي والله آخر أول كتابها أول درس كده يبقى إنجليزي نويسوا نبى كردي يبقى إنجليزي أول كتاب أول خدمة دكتوري جلسة بەڵێ لازم بقيت بدأت دكتوري من ناول أنا قلت من باشە تۆ لەوێت چارەسەر کرد با باشتر نەبوو آخر ما عملي كرت لبي عمليات كرت. عمليات كردن بعد حفظة ورق تۆ شۆفێری ئێرانی ها من شوفر ایرانی ام سایق ایرانی ام سیاره گاوره تو بەردەوام هاتوچۆ دەکەیت همه یک ماه تقریبا 20 روز سیاره اینجا به خاطر برفی به خاطر دەبەر بەفری برفی بله بله باشە ڕەوشی ئێران چاوایە لەگەڵ کۆرۆنا و ڤایرۆسی کۆرۆنا والله نازانم نازانی نازانم آسایی خبر روش. نیه اصلا خبر نیه شایعه زۆر باشە ئەمە هاوڵاتێکی ئێرانیە لێرە کاری بازرگانی دەکات کامیۆنی هەیە لۆریە هاتوچۆ دەکات دەڵێ لەبەر هۆکاری بەفر چەند ڕۆژێکە لۆریەکەم گیری خواردووە دواتر دەمەوێت بگەڕێمەوە تۆ خەڵکی چێن دەرێ خۆشم مەهابەتمێ بەخۆشت هەڵ کوردی مەهاباتی کوردی کوردی مەهاباد. ڕۆژهەڵاتی ئەی تۆ من خەڵکی پیران شاریمە پیران شاری ئەوە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان پێم بڵێ دۆخی ئەوێت چۆنە وڵای ئەو ویروسی کۆرۆنا بۆتە شایعات عادی شایعەشدا معلوم نییە ئەترا تەرەفی مەکە نهات ئێستا بۆ لایمە نهات نهاتووە. ناوەڵ ترسەیە خەڵک دڵە ڕاوەچی هەیە ئەرێ وڵات ترس زۆرە مەدرسان تەحتیل کردوونە مزگەوت و شایی و ئەو جگانی مەکانی عمومینە هەمویان داخستونە داخستونە پێم بڵێ پشکنینتان بۆ کرا تازە دکتۆر هەبوو والله هاتین فقط نەوەڵە فقط پشکنیەکان جیازێکیان لەسەر بەڵێ ئەریەوەڵ پشکنیان کرد بەڵێ بەڵێ ئەریەوە باشە خەڵک ترسی هەیە لە ڕۆژهەڵات ئەرێ وڵات ترسی زۆرە چ خەڵک قسەیەک هەیە لەوێ نێر چ دەڵێ لای و نەخۆشی کۆرۆنا دەڵێن زۆر نەخۆشیش خەتەرناکە چۆن هاتوونەتە کوردستان والله ئەمە ساقین بەفرەکی پێشێکەباری سیارەکان لێ بەجێشتون ئێوەش هەر شۆفێر هەریە وڵات یعنی ئێوە دێنەوە و دەگەڕێنەوە دەسیندان هین دەگەڕێنەوە بەس تەنیا دەچون دەگەڕێنەوە فقط دەسیندان گەڕێندان بەڵێ زۆر باشە وەک دەیمێنن لە هۆڵی چاوەڕوانی لە دەواازەی حاجی ئۆمەران ژن هەیە منداڵ هەیە کە بەشێکیان بەسەردان چوونە تام شوێنە بەشێکی دیکەشیان بۆ چارەسەری تۆ چەند دەبی لە چیتە والله هەژ ڕۆژە لەوێ هەژ ڕۆژ بەێ. بۆچی چوو بووی والله بۆ نەخۆشی تو بلاقم دێشە لاقت دێشە دوایشتە بەشم چاوێک دوور خۆم تاخیر کرد وەزاکار تەندروستی چۆن ئێستا زۆر باشە لە خۆی بەزیێ کێشت نییە هیچ کێشەم نییە باشە لەوێت چه هەبوو لەوێن دەرێت والله عالەمەکە زۆر بوو کەس بە کەس نەبوو سوالیان کرد و چۆنە و چۆنی ئەو شتە هەیە هۆی نییە باشە تۆ کە لە ئێران هاتوویتەوە کوردستان بەری. هیچ لەو دیوی لە سنووری ئێران بەری. فەحسێک کرای پشکنینە لێران هیچ نەکرا بە هیچ نییە. لێرە فاسیان کرد بەرەوە لە کوردستان پشکنین هەیە بەری هەیە. بەس لە ئێران هیچ هیچ نەبوو نەبوو هیچ گۆڕ کەس بە کەس کەس نییە بە کەس نییە بڕۆ وەرە بڕۆ بچۆ وەرە هیچ زمانێکی ئەو ئەوەی ئەنی بەستاوەی نەی بەستاوە ئەوڵی احتیادیە تۆ پێم بڵێ خەڵکی کوێی من خۆم خەڵکی سنووری سلێمانیم سلێمان خوێنکارم لە تارانە خوێن باشە تۆ قوتابی لەوێ دەخوێنی بەڵێ. چۆن نەگەڕاویتەوە ئێمە گەڕاوینەوە لە ڕاستیە لەبەرم ڤایرۆسە و لەبەربوونیەم ڤایرۆسە لە ترسی ڤایرۆسەکە گەڕایەوە داوام دواخراوە داوام لە ڕاگیراوە ئێران تعتیل بوو بەڵێ. ئەوای تۆ ناچار بووی بگەڕێەوە ناچار بین باشە پێم بڵێ لە چ شارێک بووی تۆ تاران لە تاران بووی بەڵێ. وەسی تاران چۆنە تیمی تەندروستی خەڵک هەست و سۆز و چوزانم دڵە ڕاوچیان توش بووە یان بەتاکی دڵڕاوکە توش بۆ لە ڕاستیە من نزیکی 2 هەفتە
ئەبێت کە زۆر کەمە چینە دەرەوە ینی خۆمان پاراستۆتا ڕادێکی زۆر بە تایبەتی تێکەڵ نەبوویت بە تایبەتی لە شوێنە قەرەباڵخەکانەوە بووم دەرچووی لە پشکنینەکە دەرچووی دەرچین شکر دەرچووی الحەمدولله. باشە تۆ لە تاران بەڵێ. تا هاتوویتە سنووری حاجی ئۆمەران کوردستان بەڵێ. یەک پشکنینت بۆ کراوە نا هیچ جۆرە پشکنین یعنی لە نەکراوە ئێران هەر بڕۆ کەس ناڵێ ماڵ لەکوێیە کەس ناڵە مەگەر لە حاڵەتێکە کەسەکە خۆی هیلاک بێ نەخۆش بێ هەست بە گومان بکات و خۆی بڕوات ئەیناوەکو گەڕان هیچ بابەتێکی لەم شێوەمان نەبینیوە و نەژوان بیستوە باشە ئێستا تۆ تیمەکانی تەندروستت بینی پشکنینیان بۆ کردووی بەڵێ چۆن ئەمە بەلاتەوە دەستیان خۆش بێ تقریبان چەند ساعتێکە لێرەن دەستخۆشیان لێەکەین هەمیان تەواوی جێگای دەستخۆشین جێگای بێگومان جێگای دەستخۆشین لەبەر زۆر سوپاس لەبەر ئەوەی هەر هاوڵاتیە کە دەگەڕێتەوە هەرێمی کوردستان مەترسی هەیە بۆی ئەم کارمەندانەی تەندروستی ئەوانەی پۆلیس ئاسایش کە لێرە ئامادەن هەر یەکێکیان دەمامکێکی بەستاوە بەڕاستی مەترسی لەسەر ژیانیان هەیە چونکە ڕۆژانە نزیکەی 50 کەس ینی بەلای کەمیەوە 50 کەس لەم دەواازێت تەنیا لە حاجی ئۆمەران دێتە نێو هەرێمی کوردستان ینی بەریەککەوتن ناچارن لەگەڵ ڕێگای پەسەپۆرتەکان چوزانم 100 ڕێگا هەیە ڤایرۆسەکەیان بۆ بگوازرێتەوە بەڵام ئەوانە خۆبەخشانە و وەکو بڵێ لە پێناو سەلامەتی هاوڵاتیان کاتی خۆیان و تەندروستی خۆیان دەدەن بە خەڵکی کوردستان بۆ ئەوەی ڤایرۆسی کۆرۆنا ڕێگری لێ بکرێ و لە هەرێمی کوردستان بڵاو نەبێتەوە. تۆ لە ئێران هاتیوە نیە؟ بۆچی چوو بێر بۆ سەفەر؟ بۆ سەفەر و نەخۆشی نەخۆشی باشە تەندروستەکەت چارەسەر بوو ئۆکەی بوو؟ باشە هەندێک جار لەم لەو جێبیز دەبین هاوڵاتیەکی خۆمان خەڵکی کوردستان کە لە ئێران دەگەڕێتەوە نەوێ لە ڕێگای تیمەکانی پشکنین چاودێری بکرێ بە قاچاق دەڕۆ شتێکی باشە ئەمە؟ ناستان باش نییە جارێ ئەم دەستخۆشیان لێ دەکەم ئەوەی تەندروستی بۆ خاتری سەلامەتی خەڵک لێرن و خۆ دزینەوە لەو شتە بۆ سەلامەتی خۆیان خراپە هیوادارم هەمووان بێرەدا تێپەڕن و ئاگای لە سەلامەتی خۆیان زۆر باشە خاتون تۆ چی دەڵێ دێستا؟ زۆر شتێکی خراپ دەزانم کە بە قاچاقی بگەڕێنەوە من وەکو هاوڵاتێکی کوردستان وەکو دایکێکش دەڵێم ئەوانەیە کە دەستخۆشی لەو برانە و لە جەناوشت دەکەم زۆر پێخۆشحاڵیم بەو ڕێک و پێکە پێشوازی لەمە بەڵام نازانم ئەو خەلکانەی کە دەڕۆن بۆ خۆیان زەرەرە کە من ئێستا نەخۆشیم هەبوو بۆ دکتۆر سویمە چارەسەر عملاتی چاوم کردووە کە دەگەڕێمەوە بە دڵخۆشی و پێشوازیم لێ دەکەن عایلم بەڵام ئەوە دەزانی لە فلتەرەکە ناچمەوە دەسمە قەلەنتین هەتا قانون ینی پێویستە هەر هاوڵاتیەکە دەگەڕێتەوە پشکنینەکەی بۆ ژیانی کەس تر نەخاتە ناومەترسی بخۆمە گەیستا من نازانم من هەمەیان نیمە بەڵام من نامەوێم عایلەمیان مەسەلا هاوڵاتیەکەم یا باشە تۆ ئێستا ماسکەکەت بەستاوە لە پێشتر بەستات بوون بەڵێ لەوێش بەستا هەر ئاها بووم لەوێش بەبەردەوامی ترست هەبوو تووشت ترسدا ئەوەی خوددا دێنی بەڵام ئەوەی کە ڕاهنەمایە دەبێ بەجێ بگەی خۆت بپارێ باشە گەنجی قۆس تۆ بۆ دەمامکرد نەبەستاوە لێرە زانیم هەمووان سەلامەتن بۆیە تۆ لەوێ دەتبەستا کە گەیشتیەوە کوردستان دڵنیای ئێرە سەلامەتە بەڵام هەر پێویستە بیبەست دەستکێشمەیە بۆ هیوادارین هەموو کەسێک سەلامەت ئینشاءڵڵا نازانم 2 ساعتە 2 ساعتە نانت خواردووە؟ ئەرێ وەڵڵا ڕەبی دەستی نێسی دەبەرەن خواردووە ڕەبیەوە داڵەتەر هەر سەرفرازی دەبەرەن گوم سەلامەت خەڵک چێن دەرێتەوە خەڵکیشی وەڵای بۆ خۆم ینی ماڵێ بام لە ئیرانێ بەڵان من داڕشتم بەلێ بەسەردان هاتی ئەی وەسە لە ئێران چۆنە؟ وەڵای الحەمدولیلا برا زۆر خۆشە بەڵان خەڵکیان تۆقاندووە لە کۆڕۆنا ناترسی تۆ؟ ناوەڵا ناترسی نەبە خدای ناترسی بۆ خدای خدا ئەمن دەبی لە مردنی بترسیم بۆ لەوان دەترسیم بۆ قوربە کۆڕۆنا هیچ شتێکی تۆ ناوەڵا چنیە ئەی خەڵک ناترسێ لە ئێران ئەگە لە بەرەنگۆ نەبێ وەش بەزارم مەنانی ینی لە بەخاتری پاراستنی منداڵان هەرێ بەقڵا ڕۆڵە جار تۆ لە چ شارێک بوو جانەکە؟ لە تاران بوو لە تاران بووی قوتابی؟ بەڵێ لەوێ دەرس ینی ماستەرم دەخوێنێت ماستەرت دەخوێن دۆخەکە چۆنە ژیان چۆنە؟ وەڵای دۆخەکە لەوێ شێواوە زۆریش
شێوە باڵێ تێک چوە ینی باڵێ چونکە دانیشگا شتەم تاعتیر بووە دانیشگا و شت تاعتیر بۆ داوام هەموو شت ڕاوەستاوە بۆیە خەڵکەش بۆ شوێ باشە تۆ چۆن هاتیەوە هەر لەبەرەوەی کە بڕیاردرا پشوو بێ ناداوام ڕاوەستاوە بۆ ئێمەش ناچار بووین کە بینەوە تاعتیر باشە پێت وایە مانەوە لە ئێران مەترسیە باڵێ مەترسیە باڵێ ئەمە پشکنینی دووەمە پاشەوەی چاوەڕوانیەک بۆ چەند کاژمێرێکە یان دووە یان سەیە یان چارە پێتر دوو وەجبە ئۆتۆمبیل دەڕوات بۆ شار و شارۆچکەکان یەکێکیان تایبەتە بەو شۆفێرانەی ئێرانی خەڵکی ئێرانی کاوانەی کەسابەتی دەکەن ئەمانە هەموو خەڵکی ئێرانین لێرە جیا دەکرێنەوە بە ئۆتۆمبیلی تایبەت دەگوازرێنەوە شوێنی مەبەست جیایان دەکەنەوە لەگەڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستان هاوڵاتیانی هەرێمی کوردستان چەند کاژمێرێک لێرە دەبن خواردنیان دەدەنێ وەکو خۆیان باسییان لێەوە کرد ئاویان دەدەنێ شوێنی تایبەت پاسی تایبەت دێ پاش هاتنی پاسی تایبەت بەپێی شوێنی دانیشتنی کە هەیە دانیشتوی هەولێرەیەک دانیشتوی ناوچەیەکی ترە بە پاسەکان دەگوازرێنەوە دانبەن بۆ شوێنی مەبەست هۆتێلە خانووە بنکەی تەندروستیە ئەمانش بە هەمان شێوە جیا دەکرێنەوە چاودێری دەکرێن بۆ ماوەی 14 ڕۆژ لەو 14 ڕۆژە ئەگەر هەمویان سەلامەت دەرچوون بە کە سوکاریان شاد دەبنەوە ئەگەریش نایەکێک حاڵەتێکی هەبوو ئەوە ئەو کات پشکنینی تایبەتی بۆ دەکرێت دەیبەنە نەخۆشخانەیەکی تایبەت لە نێو هەرێمی کوردستان کە لە هەر شارێکدا وەزارەتی تەندروستی ڕایگەیاندووە نەخۆشخانەی تایبەتیان ئامادە کردووە لەوەی کە هەر کەسێک هەڵگری ڤایرۆسی کۆڕۆنا بێ لەوێ چارەسەر دەکرێت تا ئەو دەقی من باسی لێوە دەکەم وەکو دکتۆرەکان کارمەندانی تەندروستی باسی لێوە دەکەن لە دەواازەی حاجی ئۆمەران کە هەر کەسێک هاتۆتە ئەم شوێنە یان لەژێر چاودێری وە لە شار و شارۆچکەکان تاوەکو ئێستا یەک حاڵەتیش تۆمار نەکراوە کاڵگری ڤایرۆسی کۆڕۆنا بێ خۆشبەختانە زۆربەی هەرە زۆریان سەلامەت بوونە ئەوەی کە من تێبینی دەکەم پێم باشە هاوکارم کاک دلێر شتێک بخاتە ڕوو هەرچی لێرەیە ماسکی بەستاوە دەمامکی بەستاوە بۆ ئەوەی خۆی بپارێزە چووکە لێرە بەڕاستی تێکەڵیەک هەیە و لەم هۆڵەدا تێکەڵبوونێکەیە پێویست هەر کەسێک لێرە بێ هەم دەستکێش ئەم دەمامک ببەستێ بۆ خۆپاراست. کەی گەڕایتەوە تۆ؟ ئەمڕۆ گەڕانیەوە. ئەمڕۆ؟ بەڵێ. تۆ قوتابی؟ تۆ من قوتابی زانکۆی پزیشکی دەبرێزم. ژمارەمان زۆر لەویا هەنێکیان بە باشمان خەڕۆنەوە هەنێکیان بە قاجمەرانە هەنێکیان بە کرماشانە. قوتابیەکان یانی ئەوەی دانیشتوی سلێمانی بی هەولێر بی هەر یەکە بە سنوورە هەر کەسە بە سنووری خۆی ئەڕاتەوە. بەڵێ. ئەوی تر لێرەوە کە داخڵە بین یعنی تیمەکانی تەندروستی مراقبەتی تەواویان هەیە لەسەرمانە. لە حاجۆمە. لێرە باش ینی پێت خۆش ینی پێت باشە ئیجراعاتە دەکرێت هەر کەسێک دێ لێرە پشکنینی بۆ دەکرێت. ئەیتەبان ئێمە پزیشکی خوێنی ئەبێ بەرەوەی کە ئاگامان لە تەندروستی خۆمان بێ ئاگامان لە دەوروبەرمان بێ. ینی پێویستە ئەو پشکنینە. حتمەن. هەر کەسێک خۆی بدزێتەوە بە قاچاق بێەوە بێتەوە خۆی بدزێتەوە تاوانبارە. ینی پێویستە ئیجراعاتی تونی لە ئەبێ ئیجراعاتیان لەگەڵا بکرێت. باشە تۆ پێم بڵێ وەکو قوتابیەکی پزیشکی دۆخی ئێران چۆم و لە کام شار بووی جارێ؟ من لە تەبرێزە. لە تەبرێز بوو. دۆخەکە چۆنە؟ خەڵک ترسی لە کۆڕۆنا هەیە کە قوتابی پزیشکیشی پێم بڵێ ئاستی تەندروستی ئەو وڵاتە چۆن دەبینی؟ خۆی زۆر خزمەتیانەکە بۆ نەخۆشەکانیان. خەڵک لە ماڵەوە گەیشتۆتەوە مەرحەلەی لە ماڵەوە نێتە دەرەوە؟ بەشێکی گرنگی پێ نایە بەڵام نازانم بۆ. یانی مەترسێکی جدی هەیە لە ئێرە؟ مەترسی جدی هەیە. ئێستا ئێوە گەڕانەوە دەگەڕێنەوە ئێران جارەشتکە؟ ئەبێ دوای نەورۆز بگەڕێنەوە ئێستا تەحتیل کول کراوە دوای نەورۆز ئەبێ بگەڕێنەوە حتمەن. بەڵام ئەگەر کۆڕۆنا بەربڵاو بێ لەوانە نییە بگەڕێنەوە. کۆڕۆنا بەربڵاو بێ حتمەن نابێ بگەڕێنەوەی دی ئەگەر کۆنتڕۆل نەکرێ ناگەڕێنەوە.
دەواازەی نێودەوڵەتی حاجی ئۆمەران یەکێکە لە استراتیژیترین دەواازەکانی هەرێمی کوردستان لە نێوان کۆماری ئیسلامی ئێران و هەرێمی کوردستاندا. ڕۆژانە جموجۆڵێکی بازرگانی و هاتوچۆیەکی زۆری لەسەر بوو، بەڵام لە ئێستادا بەم شێوەیە نەماوە. تاوەکو ئێستا بەپێی ئامارەکان نزیکەی 700 هاوڵاتی هەرێمی کوردستان لەم دەواازەیەوە داخلی هەرێمی کوردستان بوون. خۆشبەختانە ئەوەی کە بەرپرسان لەم دەواازەیە بۆ ئێمەیان باس کرد بەشی زۆری هاوڵاتیان کە دەگەڕێنەوە هەرێمی کوردستان دەڵێن پێمان خۆشە حکوومەت پشکنینمان بۆ بکات، دەڵێن دەستخۆشی لە وەزارەتی تەندروستی دەکەین، چونکە ناکرێت ئێمە ئەگەر هەڵگەری ڤایرۆسی کۆرۆنا بین بەبێ پشکنین بگەڕینەوە ماڵ و منداڵمان و خوشک و برا و خێزان و منداڵەکانمان تووشی ئەو ڤایرۆسە بکەین. ئەوان سوپاسگوزارن بۆ حکوومەت و هەوڵیش دەدرێت بە هەموو شێوەیەک سەلامەتی ئەوان بپارێزرێ و پێداویستەکانی ئەوانیش چ لەم شوێنەدا چ لە شوێنی تایبەت کە دەگوازرێنەوە بۆیان دابین بکرێت. تاوەکو ئێستاش خۆشبەختانە هیچ هەڵگرێکی ڤایرۆسی کۆرۆنا لەم دەواازەیە تۆمار نەکراوە. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ.